ئێرە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکانی زانکۆی ڕاپەڕینە ئەوانەی لێرەن هاتوون بەشدار بن لە سیمینارێکی زانستی کە بۆ دکتۆر جۆن سەرپەرشتیاری مۆزەخانەی بەریتانیا و بەڕێوبەری شوێنەواری ڕاپەڕین سازکرا بوو. لە سیمینارەکەدا ئامار و ناوچە گرنگە شوێنەواریەکان خرانە ڕوو. بە وتەی بەڕێوبەری شوێنەواری ڕاپەڕینیش نزیکەی 300 پارچەی شوێنەواری گرنگ براونەتە دەرەوەی هەرێمی کوردستان. مەڵک پارچەی ئاساری چوونەتە دەرەوەی وڵات ئێمە ساوە لە هەڵداین بۆ گەڕانەوەی و پارچە ئاساریانە لە ڕێگەی ئەو تیمانێک کە لای ئێمە کار دەکەن. هەر لە گردی شمشارە کە لەلایەن تیمێکی دانیمارکی و هۆڵندیەوە کاری هەڵکۆڵینی بۆ ئەنجام درراوە نزیکەی 280 تابلێتی شوێنەواری دۆزراوەتەوە بەداخەوە ئێستا هیچیان لە هەرێمی کوردستاندا نینە. هەرێمی کوردستاندا تا ئێستا هەڵ نەدرا بووی ناوچە شوێنەواریەکان بە گەشتیاری بکرێن، بەڵام بە خۆشحاڵی دەمەوێت بڵام کە لەم ساڵەوە دەستەی گشتی گەشت و گوزار هەوڵی داوە پرۆژەی هەیە کە کۆمەڵێک ناوچەی شوێنەواری بەتایبەتی لە سنووری ڕانیا بکە بە ناوچەی گەشتیاری بووە مش بێتە سەرچاوی دووەمی داهات بۆ هەرێمی کوردستان. سەرپەرشتیارێکی مۆزەخانەی بەریتانیاش بە پەیامی ڕاگەیاند هەرێمی کوردستان دەوڵەمەندە بە چەندین ناوچەی گرنگی شوێنەواری و شارستانیەتی مرۆڤ لە کوردستان دەگەڕێتەوە بۆ 3000 ساڵ بەر لە ئێستا، بەڵام نەتوانرەوە وەکو سەرچاوی داهات سود لەو ناوچانە ببینرێت. کوردستانێکە لە بەنامەکانی شوێنەواریەکان و شارستانەتی مرۆڤ لە کوردستان دەگەڕێتەوە بۆ نزیکی 3000 ساڵ لەمەو پێش و کوردستانێکە لەو شوێنانەی کە بۆ یەکەمین جا کشتتوکاڵی تێداکرا. کوردستان باخێکی زۆری هەیە، هەم وەکو ناوچەیەکی گەشتیاری کە گەشتیاران دەیانەوێت بێنەوە ئەو ناوچە شوێنەواریانە ببینن، هەمیش بۆ لێکۆڵەراون کە ئەوان بۆ خۆیان دێن لێرە لێکۆڵینەوە دەکەن. لەوانەیە تا ئێستا وەکو پێویستنەوە بەڵام دەکرێت داهاتەوە بکرێت بە سەرچاوەیەکی داهاتی باش و بەتایبەت لە ڕووی گەشتیاریەوە کە گەشتیارێکی زۆر دەکرێت لە هەرێمەکە بکە. لە سنووری ئیداری ڕاپەڕین زیاتر لە 350 ناوچەی شوێنەواری تۆمار کراوە کە بەشێکیان پشکنین و هەڵکۆڵینیان بۆ کراوە. لە ئێستاشدا چەند ناوچەیەکیان کاریان لەسەر دەکرێت بەهۆی نەبوونی لیژنەی تایبەتمەند و پسپۆڕەوە لە هەرێمی کوردستان. تیمە بیانیەکان ئەو ئەرکە دەبینن کە ئەمەش زۆر جار زیانی بە پاژماوە شوێنەواریەکان گەیاندووە و هەرێمی کوردستان سودمەند نەبووە لێیان. ئاراز ڕەسوڵ، کەناڵی ئاسمانی پەیام، ڕاپەڕین.